بەشێک لە کەسوکاری قوربانیانی ڕووداوی تەقینەوە گەورەکەی بەندەری بەیروتن. گریان و خەم و پەژارە دڵ و دەرونی داگیر کردوون. دوای 6 مانگ لە تەقینەوەکە بەشێک لە برینداران و کەسوکاری قوربانیەکان هاتوونەتە نزیک شوێنی ڕووداوەکە و داوای ئەنجامی لێکۆڵنەوەکان دەکەن و دەڵێن دەبێت ڕاستیەکان ئاشکرا بکرێن. ئێمە ئەمڕۆ دوای 6 مانگ لە تەقینەوەکە هاتوین. داوای ڕاستیەکان و دادگەری دەکەین. زیاتر لە 200 قوربانی، زیاتر لە 200 شەهید. هەمویان خاوەنی خێزانن. هاتوون داوای ڕاستیەکان دەکەیت. لە بەرژەوەندی کێدایە کە لێکۆڵینەوەکان ڕابگیرن. دایکی یەکێک لە قوربانیەکان بەدەم گریانەوە و بە دڵێکی پڕ لە حەسرەتەوە ئاخ بۆ لە دەستدانی کچەکەی هەڵدەکێشێت و دەڵێت کچەکەی بەبێ باوکی پێگەیاندووە بەڵام لە چاوتروکانێکدا لێیان بردووە. ڕوان بەبێ باوک گەورە بوو. من دایکی ئەوان و پەروەردەم کردوون. هەوڵێکی زۆرمدا تا بێگەیشتون و چوونە مەکتەب و باشترین شوێنی خوێندنیان بەدەست هێنا. ئەو یارمەتی ئێمەی دەدا بەڵام بە چاوتروکانێک لەیان بردین. جرگم سووتا و بە لە دەستدانی ئەو هەموو خێزانەکەمان بە تەواوەتی تێکشکا. لە ڕێگەی نەتەوە یەکگرتوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە ناحوکمیەکانەوە تا ئێستا $100 ملیۆن بۆ دووبارە بنیاتنانەوەی شوێنە زیان لێکەوتوەکان و کەسوکاری قوربانیان کۆکراوەتەوە. بەڵام کەسوکاری قوربانیەکان باس لەوە دەکەن بەرچاوڕوونیان لەو بارەیەوە نییە. لە 4 ئابی ساڵی 2020دا بەهۆی ئاگرکەوتنەوە لە کۆگایەکی نیتراتی ئەمۆنیۆم لە بەندەری بەیروت تەقینەوەیەکی بەهێز پایتەختی لوبنانی هەژاند و بووە هۆی گیانەدەزانی نزیکەی 200 کەس و برینداربوونی زیاتر لە 6500 کەسی دیکە. ئەمە جگەلەوەی تەقینەوەکە زیانێکی مادی زۆری بەدوای خۆی داهێنا و جیهانی تووشی شۆک کرد.